ئیمان لە گۆشەیەکی تایبەتەوە بەشی دووەم. ئەوانەی دەتوانن ئیمانداری ڕاستەقینە بەڕەهەندە قوڵەکانیانەوە ببینن، لەم بینینەدا بیری خۆیان دەکەوێتەوە. ئەوانەی هەست بە نەفەسی ئەو دەکەن وەک ئەوەی سەریان لە عیسای مەسیحدا بێت زیندوو دەبنەوە. ئەوانەش کە دەنجی سینەی ئەو دەبیستن وەک ئەوەی بە کۆڕی سوڵتانی گوفتار صلی الله عليه وسلم گەیشتبن، بە شەرابی وتەکانی مەست و مەخمور دەبن. بەڵێ، ڕۆحێک کە توانە و بەهرەکانی بەهۆی ئیمان و بەرووبوومەکانیەوە کامەڵ کردووە، چیتر پێویستی بە هیچ شتێکی تر نەماوە. لە سایەی پەنابردنیدا بۆ لای خوا، ئیماندار سەر ڕایداوازیەکەی بەهۆی قودرەتی خواوە بەهێزە، هەرچەندە هەژارە بەڵام بەهۆی سەروەتی ئەوەوە دەوڵەمەندە. سەرەڕای بچووکیەکەی زۆریش گەورەیە، چونکە ئەو لە خاڵێکدا کە ویست و ئیرادەکەی بەش نەکەن پشت بە ئیرادەی ڕەهای گەورەکەی دەبەستێت. لەو شتانەدا کە دەرەقەتیان نایەت متمانە بە توانای ئەو دەکات. کاتێک ژیانی دنیای دەلەرزێت، هانا بۆ باخ و بێستانەکانی ژیانی هەمیشەیی دەبات. کاتێک ئەندێشەکانی مردن ئاسۆی دەتەنن، خۆی لە نێوکەشی بەرین و فراوانی ژیانی جاویدانی دەهاوێت. لە بەرامبەر ئەو گوفتارانەدا کە ناتوانێت بە عەقڵ و تێگەیشتنی خۆی چارەیان بکات، پەنا بۆ هەرێمی ڕۆشنی چارەسەرکاری قورئان دەبات و هەرگیز نائومێد نابێت، هەست بە بۆشایی ناکات، ڕووبەڕووی تاریکێکی بەردەوام نابێتەوە. لە شێوەی زەمزەمەیەکی بەلەزەتدا تامی ژیان دەکات. دەژی و تەمەنی بە شوکرانە بژێری بەدیهێنەر دەگۆڕێت گوڵی حەوت سەدقات. ئیماندارێکی کامڵ تەنها بە پڕچەکبوون و کامڵبوونی بەهرەکانی خۆیەوە ناوەستێت، بەڵکو ئەو بە عەزمێکی پێغەمبەرانە ڕوو لە هەموو کەسێک دەکات، باوەش بە هەموواندا دەکات، ژیانی خۆی بە بەختەوەری دنیایی و ئاخیرەتی کەسانی دیکەوە دەبەستێتەوە و هەمیشە وەک سەحابیەک دەژی، وەک مۆمێک چواردەوری ڕووناک دەکاتەوە و هەمیشە ڕێگایەک لە دژی خۆی و نەفسی دەگرێت. بەڵێ، ئەو هەمیشە وێڵی دوای کەشە تاریکەکانە، لەگەڵ دەیجوورەکاندا دەستە و یەخەیە، هەمیشە دەگڕێت و دەگەشێتەوە. لەم سوتانەیدا کزەی لێوەدێت و قەدی لار دەبێتەوە، بەڵام ئەمە هەرگیز لەوەی ناخات کە بەردەوام بسووتێت، لە ئەنجامی ئەم سوتانەشدا بتوێتەوە و نەمێنێت و کەسانی دیکە ڕۆشن نەکاتەوە. پاڵەوانێکی ئیمان کە بە پتەوی ئاڵای خۆی لەسەر ڕێگەی ئیماندا کوتیوە، بە هەڵمەتێک زەوی تێدەپەڕێنێت، دەڕوات و بە ئاسمانەکان دەگات، لەگەڵ ئەستێرەکان دەردەدڵ دەکات، پەیوەندی لەگەڵ خۆردا دەبەستێت، هاوڕێیەتی لەگەڵ مانگدا دروست دەکات و بەنێو بۆشاییەکانی فەزادا دەڕوات بەرەو ڕەفیقە لەعەلا. لەم ڕۆیشتنەشیدا هەمیشە خاچیانە سەری لەسەر زەویە و لەگەڵ خۆ بەکەمزانیدا هەناسە دەدات. بەڵێ، ئەو وەک ئەوەی پەڕی باڵی مەلائیکەتەکانی لە دڵی بەست بێت، هەمیشە لە بەرزاییە سەرسوڕهێنەرەکاندا لە شەقەی باڵ دەدات. بەڵام نەفڕین لەم بەرزاییانەدا سەری بەجێش دەهێن و نەهاوشانبوونیشی لەگەڵ فریشتەکاندا بیر و بۆچوونە پاک و بێگەردەکانی لێڵ ناکەن. هاوشێوەی حەزرەتی ئادەم خاوەنی سەرێکی خەمگین و کزە و کەوتووەتە سەرسنگی، بەو ناڵە و هیوایەش کە لەسەر لێویەتی وەک سوورە گوڵان وایە. کاتێک ڕوو لەخوا دەکات وەک ئەوەی لە خۆر بڕوانێت ڕەنگاوڕەنگ دەبێت، کاتێکیش هەست بە ترس و بیمی ئەو دەکات وەک ئەوەی دەنجی سووڕی بیست بێت، وەک گەڵای شەونمداری بەیانیان ئارەق دەکاتەوە. ئەوانەی تەماشای ئەم جۆرە لە ئیماندار دەکەن لە هەموو حاڵێکیەوە دەلاقە گەلێک بۆ مشاهدەی خوا دەدۆزنەوە، ڕوو لە ئەبەدیەت دەکەن و دنیاکەیان دەگۆڕن بەلانەی سەودا و خۆشەویستی. ئەو لە ئەنگوستە چاوترین شەوەکاندا کە حەسرەتی ڕۆشنایی دەچێشرێت و لەو باخ و ڕەزانەدا کە خەزان لەیداون یاری ڕۆشنی ڕەنگاوڕەنگ پیشان دەدات و چەپکە گوڵی ماناکانی دەرونی بەسەر چواردەورەکەیدا دەبەخشێتەوە. هەندێک جار هەستەکانی لەگەڵ ترس و سامدا هەڵدەشێلێت، سینەی هەڵقرچاوی خۆی بە فرمێسکەکانی فێنک دەکاتەوە. هەندێک جاریش وەک ئەوەی ئەو بەسەر ڕێگا هیوا و چاوەڕوانیەکاندا بڕژێنێت، فرمێسک هەڵدەڕێژێت. لە نێوەندی گەشببینی ئەودا کە خولیاکانی زوو دێنەدی خۆشی و شادی دایدەگرێت. بەڵام بە ئەندازەی فراوانی ئیمانەکەی هەمیشە کراوەیە بەڕووی ئەو دیوەکاندا.
قاچی شوێن ڕیتمی دڵی دەکەوێت، بە باڵەکانی دڵی منتیقەکەی دەفرێنێت. ئەو بربەستە سەخت و نەبراوانەی کە عەقلی پەتی و ئیدراکی دنیایی لە هەمبەریاندا چۆک دەدەن، ئەو بە هەڵمەتێک دەپەڕێتەوە بەسەریاندا و بە ترۆپکەکانی دنیای مانا دەگات. پاڵەوانانی ئیمان تەنانەت لەو کاتانەشدا کە بە خەم و پەژارە ئابلۆقە دراون هەردەم لە ئاسوودەییدان. لە ڕاستیدا ئەوان هەرگیز خەمی بەردەوامیان نییە و نایناسن، لە سایی پەیوەندیان لەگەڵ خوا و دۆستایەتی ئەودا بە ئاسانی ملی خەم دەشێنن کە دەر لە ناو کدوراتی خۆیدا دەخنچێنن. ئەگەر تاسەیەکیشیان هەبێت بە حوزنی مقەدەس دەیڕازێننەوە. بە تەماشاکردنی سیمای پەمەیی دیوی ئەو دیوی مەینەتیەکانیش ئازارەکان بە چێژەکانەوە، ژانەکانیش بە مژدەی لەدایکبوونی نوێوە دەبەستەوە. لە سایی ئەمەشدا ئۆفی سەر لێویان دەگۆڕێت بە ئۆخەی و تەنانەت لە ناڕەحەتترین کاتیشیاندا بە زمانی دڵیان سرودی کامەرانی پێشکەش بە دەوروبەریان دەکەن. هەر ئەوەندەی یەک جاریش چوونە سەر ئەم هێڵە و یەک نەفەسیان بە ئاخیرەتدا کرد، لە هەناسەی دووەمدا دڵیان بە دەماغیانەوە دەبەستنەوە، بە زمانی سینە دڵیان دەهێن نەگۆ، دەنجی خۆیان بە جیهانی ئەستێرەکان و ئەو دیوتر دەگەێنن. لە لووتکەکانی ویژدانیانەوە بانگەلێکی وەها دەدەن بە گوێ ڕۆحانیەکاندا کە هەتا ئەو کات نەیان بیستووە. خودی ئیمانداریش دەتوانێت ئەم بانگانە ببیستێت و بیان چێژێت. تەنها ئەوەندە هەیە دەبێت ئاسۆی خۆی لە ژەنگەکانی گومڕایی پاک بکاتەوە.